فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەن لە بەرامبەر دواکەوتنی موچەکانیان بایکۆتیان لەسەر کارەکانیان کرد و ئامادەنین بچنەوە سەر کارەکانیان تا موچەکانیان پێدەدرێت. ماوەی 2 مانگە موچە نەدرا وەکو ئاشکرا لە جەنابتان لای هەموو کوردستان و عێراقیش 2 مانگە یا فەرمانبەر موچەی وەرنەگرتووە. یعنی حەقی خۆیەتی کە دەنگ بەس کاتەوە داوای مافی خۆی بکات، داوای مافێکی سەرەتایی خۆیەتی داوامی کردووە بۆ موچە وەرنەگرێت. یعنی ئەگەر ڕۆژێک نێتەوە بەڕاستی من وەکو ئیدارە بۆ یەکەم بە مۆڵەت یا بەخای حسێبە بووی ئەبێت لە کاتی خۆش مۆڵەت ینی موچەکەی وەرگێت. ئەمە مافێکی سەرەتایی فەرمانبەرە ئەبێت وەریگرێ بەزکردنەوەی پلەوە ساوە چەند ساڵەوە ساوە، ینی ئەو مافەیشان لێسەنراوەت، ینی موچەکەیشان لێسەنراوێت. بەڕاستی زوڵمێکە بەرامبەر فەرمانبەرانەکرێت. فەرمانبەریش ئەگەر موچەیەکی نەبێت، ئەگەر داهاتێک نەبێت بەدەستەوە چۆن بتوانێت هەموو ڕۆژێ سیارە بگرێت بێت تا دەوامەکەی خۆی و دەوام بکا بەبێ موچە ماڵ و مناڵیش پێویستی بە دەرامەتە پێویستی بە بژێویە. فەرمانبەران پامیان بۆ گشت کارمەندانی فەرمانگەکانی هەڵوێست وەربگرن بەرامبەر دواکەوتنی موچەکانیان، چونکە موچە سەرەتاییترین مافی فەرمانبەرە و حکوومەت پێیان نادات بە ستەمێکیشی ناو دەبەن بەرامبەریان. بەسەر ڕای ئەوەش هێشتا تاکو ئەم دەقەش بەسەر جەمعەرکەکانمان هەساوین، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان فەرمانبەران بەگشتی نەک تەنها فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی جۆرێک لە کێشە بوون، کێشەی دەرونی ئەمڕۆ موچێت سبەینێ نایەت. ئەوە ماوەی هەفتەیەک ئەڵەن یەکشەممە تەملیکە گات و موچە دابەشەکرێت و بەڵام تاکو ئێستا هیچ دیار نییە. بەجددی ئێستاییتر کاتی ئەوەیە فەرمانبەران بەگشتی هەڵوێست وەرگرن تر بە بایکۆتکردنا بە چوونە سەرجادەیە بە داواکردنی مافە بە هەر جۆرێ لە جۆرەکان بێ حکوومەت بە داوای فەرمانبەرانەوە بێ بزانێ داواکاریەکانیان چییە، موچەکانیان بۆ دابین بکە. حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێم بە بیانووی نەبوونی پارە 2 مانگە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی دابەش نەکردووە. بۆ دابشکردنی موچەی مانگی 6 چاوەڕوانی بەغدا دەکات تاکو و پارە بنێرێت. لە کاتێکدا لە عێراق موچەی مانگی 7 دابش کراوە، بەڵام هێشتا هەرێم نەیتوانیوە بەغدا ڕازی بکات بە ناردنی بودجە. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.